کە سەرنجێکی ئەم چەند واقعای ئەدەین ئەمەی کە باسم کردن سەیرەکەین فتوای زانایانی شیعە کاریگەریەکیان لەسەر شیعە کوردەکان هەبوو ئێستاش هەمان دەورە ئێستا شیعە کوردەکان نەوە کورد بەرهەڵستی طبعاًەوە کە مەبەستمان لەوەی کە شیعی متەدەینە شیعی نامتەدەین و سنی نامتەدەینە ڕۆکو یەکوانە هەموو یار یەکە لەوانە هەردووچیان کۆمۆنیست دەرچن شیعە متەدەینەکانی ئەو کاتەش وەکو شیعە متەدەینی ئێستا کە متەئەسرن بە سیستانی ئەو کاتە ئەوانش هەر متەئەسر بوون بە فتوای عولەماکانی خۆیان لە نەجەف و کەربەلاوە کە دەرەچوو لەبەرەوە ئەمە جێی سەرنجە کە حساب بەوە بکەین دائیمە هەستی مەزهەبی و دینی بیر و باوەڕی دینی قەناعەتێکی پتەوتر و جێگیرتر و دابینترە وەک لە هەست و نەستێکی نەتەوایەتی هەستکردن بە مەزڵومیەتی کورد هەروەها لەو سەردەمەشە جەماعەتێکی عەرەب هەبوون لە دیمەشق کاریگەریان هەبوو بە ناوی التەجەمع القەومی العێراقی ئەوانیش کەوتبوونە بەرتەمان کاری تێکردنی ئەو قەومیە عەرەبیانەی کە لەو سەردەمانەیە هەموو کاریانە کرد بە تایبەتی لە شام لە مرکزی لوبنان هەروەها لە میسر ئەوانیش پەیوەندیکی باشیان لەگەڵ کوردەکانە هەبوو لە ڕێی مووسڵەوە پەیوەندیەکەی ئەمانیش دیسان کاریگەریەکی هەبوو ئەوانیش چونکە ئیدعایەکی وایە نەکرد چونکە ئەوان ئومێدی ئەوان هەبوو کە عێراق مستەقل ببێ لەگەڵ شامە ببێ بە یەک تەمان ئەوان ئەو کاتە هەردوو لاوا ئەوترا هەروەک چۆن لە کوردستانی ئێمەش هەروە حسابەکرێت کە ویلایەتی مووسڵ یان هەموو ناوچەی زاخۆ تا ئاکرێت تا ئەو شوێنانە هەمووی پەیوەست ببنەوە بە بۆتانەوە یان سلەیمانی و دزڵی یەک بگرنەوە یان سمایل خانی سمکۆ لە ورمێ و ئەو ئەترافانە هەمووی پەیوەست کاتەوە بەوان و بدلیس و بێتەوە هەتاک و ڕەواندۆز مەسەلەن ئەو کاتە تەوان چۆن لەناو کوردەکانی شاوە و لەناو عەرەبەکانیشە بە هەمان شێوە بوو چونکە سنوور نەبوو ئەو تەجەمع القەومیەش کارتێکردنیی لەناو کوردەکانە هەبوو بۆی کە ئیدعای بڵاوە کردو دائیمە دژی ئینگلیز بۆ زیدکردنەوەی کورد بۆ بەکارهێنانی کورد تەوان مەبەستم بەکارهێنان ئەوە نییە کە کورد ئەوەندە سادە و ساویلکە بوو بێ لەو کاتێک بکە بە قسەی ئەوانە هەڵسوڕێ نە ئەو تەجەمع خۆی شتێکی ئەوەندە گەورە نەبوو بەڵام بڵاوکردنەوەی ئیخباری بۆ نمونە بڵاوکردنەوەی هەواڵی تێکشکانی ئینگلیزەکان لە جنوب بەڕێوە عەرەبانەیە زیاتر بڵاوە بووە هەروەها ئەو فتوایە کە درا لە هەموو لایەکەوە کە ئینگلیز کافرن لەبەرەوە پێویستە دژیان بوەستێنەوە هەر کەسێکیش دژیان بوەستێتەوە جیهادە ئەنجا ئومێدێکیش بەوەی کە ئیستیقلالیەت بەدەست خۆمانەوە بێ مادام عوسمانی کشاونەتەوە دووە ئەمە هەر لە کووردا دروست نەبوو لە عەرەبەکانیشە تەبعاً هەبوو هەروەها فکرەی جامعەی ئیسلامی کە شتێکی گەورە بوو لە ناخی خەڵکە موسڵمانەکەیە کاریگەریەکی هەبوو بە تایبەتی ئینگلیز کە ئیویست تەزعیفیکە بە فکرێکی ترەوە هاتبوو ئەوان بە هەموو شێوەیەک محاولەی هەر یەکەم محاولەی دەستشکانەوەی ئەوی تریە کرد ئەم ئینتیفاڵانە ئەم ڕاپەڕینانە لە هەموو لایەکە ڕوویدا و هەموو کوردستانی بە شێوەیەکی گشتی گرتەوە بەڵام چونکە مرکزی شارەکان بەدەست ئینگلیزەوە بوون ئینگلیز قووەتی هەبوو ئەسکەری لەگەڵ بوو پارەی هەبوو ئیداری هەبوو مەکر و فێڵ و پلان و بەرنامە و ئەزمونێکی دەوڵەمەندی هەبوو هێزێکی نێودەوڵەتی گەورە بوو ڕۆژانەش احتیکاکی لەگەڵ کووردا ئەکرد بەردەوام بۆی هەرچۆنە بە نەهێڵە بکەوتە دەستی بەلشەفیەکان کە لەوە ئەترسا لە ڕێی اسماعیل خانی سمکۆوە کە نفوزێکی زۆر گەورەی لە ئازەربایجانە بۆ دروست بوو لەوێ بەلشەفیەکان ئەو ئیستیغلالکەن بێنەوە پێشەوە لەبەرەوە دایمە لەوانە ئەترسان بۆیە محاولەی ئەویان کرد ئینگلیزەکان ڕاپەڕینەکە تەحجیمکەن وردە وردە پەڕوپۆی لێکەنەوە هاتن پێش هەموو شتێک شێخی گەورەی تاالبانیەکانیان بۆ خۆیان کەسب کرد کە ناوی شێخ حەبیب بوو نفوزێکی زۆر گەورەی هەبوو لە کەرکووک لە خانەقین لەو دەوروبەرانە هەمووی لە هەموو ئەو ناوچانەی گەرمیانی ئێستامان کاریگەریەکی گەورەی هەبوو هاتن ئەویان لەلایەکەوە دابڕ کرد بۆ خۆیان قوتێکی 600 چەکداریان بۆ خۆیان لە کوردی کەڵوڕی ئەودی و کەڵهڕ و کەڵوڕ هەردووشی هەروای پێوترە بەس کورد هەرەڵێ کەڵوڕ لەبەری ئیسلامەبادی ئێستا لەبەری ئیلام لەبەری کرماشان لەو منطقانە کەڵوڕ و بەختیاری ئەژین لەوێەوە چەکداری لەوێشیان هێنا و 600 تریان لە سەنجابیەکان هێنا و نفوزێکی باشیان بۆ خۆیان دروست کرد هەروەها لۆنگریک کە سەربازی
سەربازی ئینگلیزی بوو ئیدارەی مەدەنی لە کفری ئەبربڕێەوە کفریش تەوانە و کاتە گەورەتر بوو شوێنی نفوزی گەورەتر بوو ئەویش لەوێ کفری دابڕی بوو لە سلەیمانی هەموو دابڕدابڕیان کردبوون مێجەرسۆنیش 500 چەکداری لە پشدەرەوە بۆ خۆی چەکدار کردبوو هێنابوونە ناو سلەیمانی والحاصل بە هەموو لایەکیان محاولەی ئەویان کردبوو کە ڕاپەڕینی کوردی دەستیان لە یەکتری گیر نەبێ خاستن لەو سەردەمە هەر لەوە ئەترسان چاوکراوەکانی کە لە ئەستانە بوون و خوێنەوار بوون و هاتبوونەوە بۆ سلێمانی هەندێک بۆ هەولێر هەندێک بۆ ڕەواندوس هەندێک لە بەدرخانیەکان و کوڕ و کوڕەزاکانی بەدرخان هەندێککە پەیوەندیان بە سەید تەهای نێهریەوە هەبوو هەروەکو باسم کرد لە بارزانەوە بۆ سەید تەهای نێهری هەردوو لە لای یەکتریان خوێن تەبەن بەرزانەکانە چوونە بۆ لای سەید تەهای نێهری ئایان خوێند لەوێشەوە سەید تەها پەیوەندیی باشی هەبوو لەگەڵ سمایلخانی سمکۆ ئەم پیا و ماقوڵانەی کورد کاریگەریان زۆر هەبوو بەڵام ئینگلیزەکان محاولەی ئەوانە کرد هەر شوێنێک لەمانە دابڕکەن و تەحجیمیکەن وای لێ بکەن بەس لەو ناوچەیە کاریگەری بمێن خاڵێکی مهم هەیە خاڵێکی گەورە هەیە کە کارتێکردنێکی لەسەر ئەو ئەحداسە کوردیانە هەمووی هەیە ئەویش ئەوەیە هۆکاری دەرەکی چەندە لەسەر کورد ئێمە لە هەموو شۆڕشێکی کوردی کە دراسەیەکەین لە هەموو جموجوڵێکی کوردی پێویستە بگەڕێنەوە سەر خاڵی ناوخۆ خاڵی دەرەکی خاڵە دەرەکیەکانی ژەبنەوە بە دوو بەش یەکێکیان دەبەڕێکڕاچوونێکی هێزی ململانێ و پێکچێشرانی نێودەوڵەتی کە ئێستا مەسەڵەن ئەمریکایی بینین پێشتر لە شەڕی ساردا و ئەمریکا و سۆڤێت ڕۆژئاوا بە هەردوو لقیەوە لقی ئەوروپای و لقی ئەمریکای ئێستا کە ئیسرائیل و ژاپۆن و ئوسترالیاش هەر بە ڕۆژئاوا حسابن و لە خەتی ئەمریکین یەکێتی ئەوروپاش کە 27 وڵاتەوە بەجیان هەریەکێ لەمانە ئێستا مەراکزی قوتن فەڕەنسا بۆ خۆی مرکزی قوتە رووسیا و سین مرکزی قوتن لێک نزیگە بنەوە بە قوتبوونی زیاتر طبعا ئەبێ دائیمە لە دراسەکردنی هەر بارودۆخێکە ئەوانە هەمووی لە بەرچاو بگرین لەو سەردەمەشە ئەو هۆکارە کاریگەریانەی لەسەر جیهادەکە کاریگەریانە بوو جیهادی کوردی لەو سەردەمەیەکە بوون بۆ ئێستا جیهادەکە بە کورد ناکرێتەوە کاریگەری ئەمەیە یەکەم ئەو فکرەی جامیعەی ئیسلامیە بیر و باوەڕێک بوو تەشەنەی کردبوو بە ناو کووردا کورد خاوەن نفوز بوون لە ناو دەوڵەتی عوسمانیە بەتایبەتی لە سەردەمی سوڵتان عەبدولحەمیدا و تا 1970 پێشەوەی نەکبەتیەکیان بەسەرا بێ و خەتی نامق کەمال و عەبدوڵڵا جەودەت و ئەو بیرنامۆیانە کوردیش بچەوسێنەوە هەروەکو باسمان کرد لە حەڵەقەکانی ڕابردووە کورد نفوزێکی زۆر گەورەی هەبوو شخصیەتی زۆر مەشهور و بەقووەت و بیرمەند و سەرباز و یعنی بیرمەند و سیاسی و سەربازی و ئابووریزان و ئەوانەی هەبوو ناوچەیەکی زۆر عاسی و مەحکەمی هەبوو دایمە خەڵکێکی ئامادەی بۆ جەنگ و بۆ شۆڕژگێڕی هەبوو هەر بە تەبیعەتی کورد خۆی و بەو چەکداریەش کە بەردەوام هەی بووە ئەو هۆکارانە لەو سەردەمەیە کە هەبوون کاریگەریەکی گەوریانە بوو چکە زەمینەی فکرە جیهادیەکەیان دروست کرد وەکو فکرەی جامیعەی ئیسلامیەکە هەروەها دروستبوونی بەلشەفیەکان کە 2 ساڵ بوو دروست بوون یا 3 ساڵ لە 1970 هاتبوونە سەر حکم لە زۆر پەیمان کشابوونەوە دواوە نەفوزێکی زۆرتریان بۆ دروست بوو کەوتبوونە خۆیان بۆ بڵاوکردنەوە شۆڕشەکەی خۆیان وەکو ئەفکار وەکو هێزی سەربازی سیاسی وەکو هەموو جۆرە نفوسێک محاولیان کردبوو کە ئینگلیزە ترسا لەو شۆڕشەکە بوو هەرچۆنێک بوو ئەویست ئێران و تورکیا بخاتە ژێردەستی خۆی بە کامیلی عێراقیش وردە بکاتە کیانێک بۆی استعدادی نەبوو کورد بکاتە دەوڵەت تەنها لە ئینگلیزەکانە مێجەرنۆئیل ئەم ڕەئیەی هەبوو لە ناو ئینگلیزەکانە تەنها مێجەرنۆئیل ئەم ڕەئیەی هەبوو کە کورد ببێ بە شتێک دوای حتا ئەم ڕەئیەی ئەویش بە سلبی استخدام کرا بەکارهێنرایەوە بەرامبەر بە کوردەکان بۆ هەڵخەڵەتان دنیان هەروەها لەو فترەیە بزاوی ئازادی خوازی کوردی لە ئێرانە زۆر نفوز و شتێکی بە قووەتی هەبوو زەمینەیەکی زۆر گەورەی بە قووەتی هەبوو لەسەر بناغە و بنەماکانی شۆڕشەکەی شێخ عوبەیدوڵڵای نێهری و ئەو پەیوەندیە گەورانەی کە هەبوون و ئەو هەستی گەورەی کوردێتی کە لە ناو خەڵکیە هەبوون و زەعیمێکی گەورەی بەهێزی وەکو اسماعیلخانی سمکۆش هاتە بۆ پێشەوە اسماعیلخانی شوکاک لەو سەردەمە ئەوەش کاریگەریەکی گەورەی هەبوو جگە لە بەدرخان و ئاساری بەدرخانەکان و هەروەها ئەو شۆڕشانی کە لە کوردستانی باکوورە کرا ئەوانش تەوان کارتێکردنی خۆیان هەبوو دیسان
جێگیربوونی ئێران و تورکیا بۆ ئینگلیز زۆر مهم بوو بۆ ئەوەی نێڵە بەلشەفیەکان دەستی تێخن نێڵە فەڕەنسیەکانش کە هاتوونەتە پێشەوە دەستی تێخن لەبەرەوە ئەوەش دیسان نفوزێکی گەورە هەبوو کارتێکردنێکی هەبوو یعنی چۆن ئێمە ئێستا ئەگەر حاڵەتی ئێستای کوردستانی باشوور بخوێنین و نابێ ئەوە ئێهمالکەین کە ئەمریکا وێڵە لە دوی نەوت نابێ بڵێن نەوت چ پەیوەندیەکی ئێستا بەسەر کوردەوە هەیە نا خۆی پەیوەندی بەسەر ستراتیجیەتیشی ئەمریکاییەکانەوە هەیە کە ئەیانوێن نفوزی وڵاتانی نەوتی بخەنە ژەردەستی خۆیان ئەیانوێ ئۆپک کە ئەو وڵاتانن نەوت بەرهەمەهێنن بخەنە ژەردەستی خۆیان بۆ ئەوەی ئەوان نرخ بۆ نەوتدانن و هەروەها لە ڕێی نەوتەکەەوە خەڵکیی ترە چەوسێنرێتەوە لە ڕێی نەوتەکەەوە دەوڵەمەند دەبن لە ڕێی نەوتەکە شۆڕێ لە گەورەبوونی خەڵکیی ترەگرن بۆیە ئێستا ڕۆژ ئاوە کە منافیسێکی فکری سیاسی شارستانەتی ئێمە وەکو ئەهلی ئیسلام بە هەموو شێوێک محاولاکان ناوچەکانی ئەهلی ئیسلام دابڕدابڕ کرێن دابڕی خاک دابڕی ئومەتی دابڕی زمان دابڕی زارگۆتن و لەهجەکان هەر یەکێکیش لەمانە ئومێدێکی کیان دروستکردنی ئەداتێ بێەوەی هیچ شتێکی لەسەر دروستکە هەروەها منافەسەی نێوانی ئینگلیزەکان و فەڕەنسیەکان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئێستا پێوترێ ئەو کاتەش نفوز و کارتێکردنێکی گەورەی هەبوو ئەم بارودۆخ و کەشە دەرەکی و ناوەکیانە ئەم بەلبەلەی لە ناو کووردا دروست بوون ئەم ڕاپەڕینانەی کە دروست بوو بوون هەلێکی گەورەی خستە بەردەستی یەکێک لە گەورەترین جەنەراڵەکانی سوپای تورکی کە ناوی ئەحسان پاشا بوو تەمەنەمە ئەحسان نووری پاشای کوردنی ئەحسان پاشای تورک بوو لە مانگی 1990 توانی نفوزێکی زۆر گەورە لە ناو کوردەکانە دروستکە بەوەی کە دروشمەکانی جامعی ئیسلامی سەر لە نوێ بەرز کردەوە و حکومەتی ئیتیحاد و تەرەقیەکەشی قەناعەت پێ کرد کە ڕازی بن بەوەی حکمێکی ذاتی ئەدەن بە کوردەکان بۆی کوردەکان ڕاکێشن بۆ لای خۆیان طبعا لەو سەردەمەیە هەمویان یاریان بە کورد کردووە هەمویان محاولەی ئەوانە کرد کە کورد بۆ خۆیان ڕاکێشن مەبەسم لە یاری پێکردن ئەوە نییە عەقڵیەتی کوردی ژوا بوو بێ کە زۆر زوو دەستخەڕۆ بوو بێ بەڵام هەر یەکێ وەکو ساحب نفوس کە ئەهاتە پێشەوە کوردەکان بۆ مەبەستی خۆیان کە نزیکە بوونەوە ئەوژەی توانی بەکارێمێنێتەوە هەروەکو ئێستا کە هەمومان هەستی پێکەین کە چۆن ئەمریکاییەکان پارتی و یەکێتیان تا ئاخر دەرەجە بۆ نفوزی خۆیان بۆ منفعەتی خۆیان ئیستیفادە لێ کردووە ئەو کاتە خێرا ئیتیحاد و تەرەقیش لە ڕێگای ئەم اقتراحی ئەحسان پاشاوە هاتن بۆی حکمی ذاتی بدەن بە کوردەکان ئەبینین 1 ساڵ نابە دوای ئەمە لە 1920 مێجەر نۆئیل دێتەوە بۆ کوردستان بە هاوڕێی 2 کەس لە کوڕەکانی بەدرخان هەروەها یەکێکی تر لە ڕەواندزەوە ئەبا لەگەڵ خۆی ئەگەڕێ بەسەر کوردەکانە بەسەر پیاو ماقوڵانە ئەڵە وەرن ئینگلیز ئەوێت دەوڵەتێکی کوردیتان بۆ دروستکە ئەمیش دیسان هەڵیانە خەڵەتێنێتەوە هەموو وەکو کوڕی سێو لە باخەڵی لێەکەنەوە سەر لەنوێ ئەوانش نفوزێکی کە دروستەکەن لە ناو کوردەکانە بۆ ئەوەی نەڕۆن لەگەڵ تورکەکان ئەم جارە ویلایەتی مووسڵ سەر لەنوێ بهێننەوە بۆ سەر تورکیا ئەوانی تر لەوە بە دوواکە پێوترا تورکیا ئەم جەنەڕاڵ ئەحسان پاشا توانی بەو هەستە بەو قەناعەتە کە ئیتیحاد و تەرەقی حکمی ذاتیەدا بە کوردەکان بەو شێبیان هێنێتە پێشەوە اینجا بانگەوازێکی بە قووەتی بڵاو کردەوە کە کارتێکردنی هەبوو وتی چۆن ئینگلیزەکان لە هەر وڵاتێکە کشێنەوە ئیدارەیەک لەوێ دروستەکەن بەڵام هەر پەیوەندیان لەگەڵ بەریتانیا ئەبێ و پێوترێت کۆمنوێڵث ئەشێ سەر لە نوێ ئومەتانی گەلانی ئومەتی عوسمانی کۆ ببنەوە سەر لە نوێ وەکو کۆمنوێڵسێکی ئیسلامی ئەو ناوی نابوو کۆنفیدرالیەتی دەوڵەتە مسلمانەکانی ژێر دەسەڵاتی خەلیفە هەر بەم ناو بەم عیبارەتەیە کۆنفیدرالی دەوڵەتانی مسلمانی ژێر دەسەڵاتی خەلیفە وەکو کۆمنوێڵتێکی ئیسلامی کە ئەم نفوزەی بۆ دروستکردن ئەم جەنەڕاڵ ئەحسان پاشایە ئەیویست لەو سەردەمەیە ئەمە هەموو وەختێگەمەمان لەبەر چاوبێت کە پرۆژەی دروستکردنی دەوڵەتی ئەرمەنیەکان لە ئەرز ڕۆما دروست بوو ئەبوایە لەو ناوچە دروستی بکەن کە ناوچەی کوردی ئەکەوتە ژێر دەستیان نفوزێکی کەمیان هەبوو طبعا ئەگەر حسابیشکەین ئەرمەن ئەوەندەی باسەکرێتەوە لە تاریخە برایانی بەڕێز هەموون ئەرمەن لەو سەردەمە 100,000 کەس بوون دوایش طبعا تووشی گرانی و قات و قڕی بوون لە 1950 لیاندرا ئەمە کێسە پێوترە مەجدەرەی ئەرمەن لە نێوانی فەڕەنسا و تورکیا باسی لێوەکرا و قانونی لەسەر دەرچوو ئێستاش لە کۆنگرسە مناقەشە ئەکرێتەوە بۆی بکرێتەوە وەرەقەزەختێ لەسەر حکوومەتی طیب ئۆردۆغان کە خەلفیەتێکی ئیسلامی هەیە
دیسان نهێنرێتەوە پێشێ هەمویان 100,000 کەس بوون لەو قات و قڕیا خەڵکێکی زۆریان لێ کوژرا لە قات و قڕێکەشا خەڵکێکی زۆریان لێ مرد 20,000 کەسیشیان مایە چونکە لەو سەردەمە نفوزی ئەوانیش زۆرتر هاتن لە ساڵی 1940ەوە بوون بە دوو لیوای گەورە لەوان پێک هات کە چوونە بەردەسی ئینگلیزەکان و لە بەش لە حربی عالەمی یەکەمە لە ژێر سێبەری ئەوانە بوون بە قووەت و نفوزێک دژی دەوڵەتی عوسمانی و دژی ئەو وڵاتانەی تر شەڕیان کرد لە پاداشتی ئەمەشا بوو کە لە مؤتەمەری پاریسا ئەیانویست دەوڵەتێ بۆ ئەرمەن دروست بکرێ تەوانیان و دەوڵەتی کیش بۆ کورد وەکو پەیمانی سیڤەر دوایش بە لۆزان هەردوو پەیمانەکە فەوتا لەو سەردەمەشە ئەوانی ژوابوون دەوڵەتی ئەرمەنیش مەشروعی خۆی هەبوو نفوزی خۆی هەبوو ساڵ 1990 عوسمانی دۆڕانوێتی ئینگلیز بە قووەت بووە ئەرمەنی هەناوەتە پێشەوە تەئیدێکی نێودەوڵەتی بۆ وڵاتەکەی ئەرمەن هەیە خێرا دەوڵەتی عوسمانیش ئەم جارە هاتە پێشەوە کوردەکانی تەشجیع کرد لەوەی کە داوای دروستکردنی دەوڵەتێک بۆ خۆیان بکەنەوانیش یعنی حتا دروست داواکردنی دەوڵەتی کوردی سربەخۆ لەو سەردەمەیدا مەبەستم لەو سەردەمەیدا ئەوە نەبوو کە دەوڵەتێک بێ وەکو ئەو دەوڵەتە گەورانی تر کە دروستە بن لە عقلیەتی کوردیا بەو شێوە زەقە بەو شێوێ هەبوو بێ هەمویان ئەیانوت دەوڵەتێک دروست ببێ هی کوردی بەڵام ئەیانوستەر بە دەوڵەتی عوسمانی ببێتەوە بە شێوەیەک لە شێوەکان بەڵام ئەم فکرەیە ئەم جارەیان طبعا ئەوە ئینکاری لەوەش ناکرێت کەشی وەکو شێخ مەحموود ئەویست سەر دەوڵەتێکیش دروستکە کە سەر بە کورد خۆی بێەوە دەوڵەتێکی سەر بەخۆش بێ هەروها پێشتریش باسی نفوزی ئەوانی ترمان کرد کە هەوڵیاندا دەوڵەت بۆ خۆیان بەو شێوەیە دروست بکەن بەڵام بە یارمەتی ئینگلیز بۆی لە تورکەکان دەرچن یان بە یارمەتی تورکەکان بۆی لە ئینگلیز دەرچن هەروەکو ئەو لوعبەیە چەند جار ئەو گەمەیە کرال بە کوردەکان لەو سەردەمەشا دەوڵەتی عوسمانی یەکسەر هات کوردەکانی هاندا بۆی ئەوانیش داوای ئەو بکەن کە دەوڵەتێکی تایبەت بە خۆیان دروست ببێ هەر لەو ناوچەیە چونکەوان مەبەستیانەوە بوو کە ناوچەکە ناوچەیەکی عوسمانیە کوردی لێژی لە 1970.6 ئەرمەنی لێژی بەو نفوزەکەمەوە غەرب ئێوێ دەوڵەتێکیان بۆ دروستکەوە بوو ئێوەش داوای دەوڵەتێ بکەن بۆیە بە مەشروعی دەوڵەتە کوردیەکە کە لە سیڤەرا بڕیاردرا بوو لەگەڵ هی ئەرمەن دەوڵەتە ئەرمەنەکەشیان پووکانەوە بە مؤتەمەری لۆزان کەمال ئەتاتورک مستەفا کەمال توانی هەردوو مەشروعەکە بخاتە لاوە ئەوە تەمان ئاین و ئۆینێک بوو کە کرا هەر لەو ساڵی 1990 شتێکی مهم هاتە پێشەوە لە فکرەی جامعە ئیسلامیەکەیە لەوەش کە ئیدعایە دروست بوو بەوەی تورکەکانە گەڕێنەوە دێنەوە بۆ ئەو ناوچانە و ئینگلیز ناتوانە بەرهەڵستیان بکە مەجبورە بن چۆڵیکەن شتێکی زۆر مهم دەرکەوت شخصیەتێکی زۆر بە قووەت لە قەوقازەوە دەرکەوت بە ناوی ئەنوەر پاشا ئەنوەر پاشا پەیوەندی لەگەڵ ڕووسەکانە هەبوو ئەوان کە لە ساڵی 1970 سەرکەوتن وەکو ئەزانین لینین شۆڕشەکەی کرد ترۆتسکی سوپای سووری دامەزران ئەو سوپای سووری دامەزران ئەنوەر پاشا یەکسەر سوپای سەوزی دامەزران 40,000 چەکداری هەبوو هەر لە قەوقازە و پەیوەندی کردەوە بە سەرانی کورد و بە شخصیاتی کورد و بە متەرنەویرینی کوردەوە بۆ ئەوەی ئەوانیش شۆڕشێکی وا گەورە دروست بکەن ئومێدێکی دا بە کوردەکان کە ئەو جەنگاوەرانەی ئەنوەر پاشا دێن بەرەو مووسڵ و دێن شەڕ لەگەڵ ئینگلیزەکەن بۆ ئەوەی دەوڵەتی خلافەی ئیسلامی دروست ببێتەوە ئەم جارە ئەمەش کارتێکردنێکی گەورەی هەبوو برانی بەڕێز لەبەرەوە وا نەزانین ئەو کە لە قەوقاز بۆ ئیتر تەسیراتی لەسەر کوردستانی ئێمە نەبووە ئەنوەر پاشایەک لە قەوقازەوە بەڵام دوایی کار و کارتێکردنەکە دێتە سەر یەکێکی وەکو شێخ ئەحمەدی بەرزانی لە بارزان دێتە سەر نفوزی ئەوانی تر لە مووسڵ یان لە جزیرەی ئیبن عومەر لەو کۆبوونەوانەی کە کرا لە 25/1990 لە جزیرەی ئیبن عومەر گەورەترین کۆڕی کوردی گیرە لە پیاماقوڵانی کورد بۆ ئەوەی کە مناقەشەی ئەوە بکرێ هەر کوردیش بوون مناقەشەی ئەوە بکرێ چۆن کوردەکان هان بدرێن هەمووی ئیعلانی جیهاد بکەن ببورن ئیعلانی جیهاد بکرێ لە مووسڵەوە دژی ئینگلیزەکان ئەوەش بۆ خۆی چیرۆکێکە ئەوەش تەمان کاریگەریەکی زۆر گەورەیە ئیتر لەو سەردەمەشەوە هەر لەو کۆبوونەوە لە جزیرەی ئیبن عومەر بڕیاردرا وەفدێکیش بنێرێ بۆ لای شێخ مەحموودی حەفید لە سلەیمانی کە ئەویش ئیعلانی جیهادەکە بکە ئەویش ئیعلانی جیهادەکەشی دیسان لەوێ کرد
يعني إعلانی جهاد هەمووی پەیوەستە ناوچەکان پەیوەست بوون بە یەکترەوە هەمووی پەیوەست بوون بە فکرەی جامعە ئیسلامیەکەوە هەمووی پەیوەست بوون دیسان بە خاک و ئومەتەکەوە کە لە دەوڵەتی عوسمانیە هەمویان پێکەوە ژیا بوون لەو سەردەمەشا دیسان شخصیەتێکی تر کاریگەری گەورەی هەبوو هاتە پێشەوە ناوی عەبدوڕەحمان تەتەریە عەبدوڕەحمان تەتەری لە شەرناخ بوو کە ئێستا پێوترە شەرناق و لە تورکیایە کاریگەریەکی زۆر گەورەی هەبوو کە خەڵکی زاخۆی هاندا و عشیرەتی گۆیان کە هێرشیان کردە سەر ئینگلیزەکان و ئەوەی لە حەلەقەی ڕابردووە باسم کرد ئەو جیهادیان ئیعلان کرد ئەوەش کاریگەریەکی زۆر گەورەی هەبوو لەو سەردەمەیە هەر لەو مانگی پێنجە تورکەکان شکان لە بەرامبەر یۆنانیەکانە لە ئیزمیر بەرەو ئیزمیر یۆنانیەکان کە زاڵ بوون بەسەر تورکەکانە مزگەوتیان ڕمان هەندێک مزگەوتیشیان کرد بە کەنیسە ژنانیان برد خەڵکیان زۆر کوشت مەلایان کوشت ئەمە ژوای کرد ببێ بە ئیدعایەیەکی زۆر چاک بۆ تورکەکان لەناو کوردەکانە کە بڵاویان کردەوە وتیان ئینگلیزیش لەو سەردەمەیە ناوی پیاو ماقوڵانی کوردیە نووسی لە هەمان کاتە تورکەکانەوەیان بڵاو کردەوە کە بۆیە ناوی پیاو ماقوڵانی کوردە نووسرێ بۆی یەک هەمویان بژیرێن بدرێنە دەست ئەرمەن بکوژرێنەوە و یۆنانیەکانیش بە یارمەتی ئینگلیز دێنە سەر کوردستانیش هەروەها لە شیمالیشەوە لە باکووریشەوە ئەرمەنیەکان بە یارمەتی ئینگلیز دێن ئەو کاتە مزگەوتەکانی ئێوەشە بێ بە کەنیسە پیاوانی ئێوەشە کوژرێ ئەو پیاو ماقوڵانی ناویانە نووسرێ هەمویانە کوژرێ ئەمە کارتێکردنێکی غایە دەرەجە گەورەی هەبوو بۆ ئەوی کە هەست و سۆزی کورد هەمووی بجوڵێنێ خاصن لەو کاتەیە منشوراتیش بڵاو بوو بۆ کەوتە دەست خوێنەوارانی کورد و مەلاکان بە تایبەتی هەروەها بیرمەندانی کورد ئەوەش کارتێکردنێکی گەورەی هەبوو کە گوایە ئینگلیزەکان ئەو ناوانە بۆیە ئەنووسن بۆی تەسلیم بە ئەرمەنیان کەین بۆی تەسلیم بە ئەرمەنیان بکەن هەتاکو ئەوانیش بیان کوژن لە هەمان کاتە کۆمەڵێک مەسئولی ئەرمەنیش بۆ خۆ فشکردنەوە بۆ خۆ گەورەکردن بۆ قسەی زل هەندێک تەسریحاتیان لەو بابەتەدا بوو ئەوەش ئەوەندەی تری ئیشەکە بەو شێوەیە دروست کردبوو یەکێک لەو سەردەمای قامی جزیرەی ابن عومەر بوو کە ئەو کۆبوونەوە تیاکرا ناوی سیتۆ ئاغایە سیتۆ ئاغا نامەی نرد بۆ شێخ ئەحمەدی بەرزانی کە ئەویش خۆی ئامادە بکە بۆ جیهاد و فعلا ئەویش 1000 چەکداریان ئامادە کرد و هاتن بەرەو ئاکرێ ئەو بکە باسمان کرد ئاکریان چۆن کەوتە بەردەست و گرتیان ئەوانش هەردوو لاشان سیتۆ ئاغاش و شێخ ئەحمەدی بارزانیش هەمویان ئینتیزاری هاتنی ئەنوەر پاشایانە کرد لە قەوقازەوە کە پەیوەندیان لەگەڵ یەکا هەبوو بۆ ئەوی بێ خلافەتی ئیسلامی دوای ئەوەی ئینگلیزەکان دەرەکە لە مووسڵ لەوێ ئیعلام بکە و لەوێ هەمویان بەیعەتی خلافەی ئیسلامی پێ بدەن بەڕاستی ئەوەی کە زۆر کاریگەر بوو لەو سەردەمای و کارتێکردنێکی هەبوو وەکو هێزێکی دەرەکی ئەو فکرەی جامعی ئیسلامیە بوو کە وای کرد کەمالیەکانیش دوای ئیستیفادەی لێ بکەنەوە لە ڕۆژهەڵاتی ئێستای تورکایە لە کوردستانی باکوور ڕابیتەیەک پەیوەندیەک دروست ببێ یەکێتیەک یان کۆمەڵێک دروست بێ بە ناوی ڕابیتەی بەرگریکردن لە ڕۆژهەڵاتی تورکیا حتا بەو لەفزە ڕۆژهەڵاتی تورکیا زۆرینان کورد بوون 8 کەس ئەی بەربڕێەوە 3 کەسیان کورد بوون بوو بە حرەکەتی کەمالیەکان لە دواییە لە دوای مۆتەمەری ئەرز ڕوومەوە جێشێکی زۆریش هەردە کوردەکان پێک هات ئەو کاتە ئەو ڕابیتێ بە قیادەی یەکێک بوو ئەوە تەمان لە نهایەتی ئەم ساڵەیە بوو کە باسێکم ساڵی 1990 بە قیادەی کابرای بوو ناوی سلێمان نەزیف بوو کە ئەویش سەرپەرشتی ئەکرد نفوزێکی لەناو کووردا هەبوو تەنانەت لەو کاتەیە وەسیقەیە کە ئێستا بڵاو کراوەتەوە هەیە بە ناوی وەسیقەی سێواس باس لەوە کاکە ئەڵێ هەموو ئەو ناوچانەی غەیرە عەرەبین لە ئیمپراتۆریەتی عوسمانیە قابلی دابڕبوون و دابەشبوون نین چونکە بەشێکن لە تورکیای نوێ ناژڵێتەوە ئیمپراتۆریەتی عوسمانەکە من لێرە بۆم زیاد کرد هەرڵێ ئیمپراتۆریەت چونکە یەکەم جارەوان هەرایان و ئیمپراتۆریەت وەکو چۆن سەدام حوسێن هەرەیوت الئومە بۆی نەڵێ الئومە العەرەبیە چونکە نفوزی ئومەی عەرەبیەکە هیچ نییە و نەماوە ئومەی ئیسلامی و موسلیمە هاتۆتە پێشەوە ئێستا ئەوانش بە هەمان شێوەکەیانوت ئەو بەشانەی کە غەیرە عەرەبین لە ئیمپراتۆریەتەکەمان بۆی بەهەر بە ئیمپراتۆریەتی تورکی لە لای خۆیانەوە بیڵێن و بە ئیمپراتۆریەتی عوسمانی لە خەڵکی بگێنن بەشێکی غێردانەبراوە بن لە تورکیای نوێ سەیریکە ئەڵێ ئەو شوێنانەی کە غەیرە عەرەبین هیچ نەبوو چکە لە ئەلبانیا جیابوو بۆ ئەو کاتە هەر بەشەکە بریتی بوو لە کورد
کە بۆ ئەوی گیانە بێت و هەر بە فیتی ئینگلیزەکان خۆیان کە ئەو کاتە وەکو ئەمریکایەکان لە ناڵیشیانەدا و لە بزمار جا من پندێکی پێشینانی کوردی زۆر بەقووەتە لە ناڵیشەدا و لە بزمار هەروەکو ئەمریکایەکان ئێستا پەیوەندیان لەگەڵ مجاهدین خەڵقیش هەیە بۆی زەخت بێ لەسەر ئێران پەیوەندیان لەگەڵ پەکەکە هەیە بۆی زەخت بێ لەسەر تورکیا بە تورکیا زەختەخەنەوە سەر پارتی بە پارتیش پەیوەندی و هاتوچۆکردنەکانیشیان زەختێکی نفسی لەسەر تورکیا دروستەکەن بۆەوەی هەمویان بدۆشن بۆ بەرژەوەندی خۆیان طبعاً تر ئەم لەم لعبەیە هەر کەس ئازابێ بەشی خۆی ڕابسکێنێ ئەو کاتە ئەو قووەت و نفوزەش هەبوو دیسان هێزی دەرەکی وەکو هێزی بەلشەفیەکان کە هاتبوونە پێشەوە ئەوانش ترسێکی زۆریان لە نفوزی ئینگلیزەکانە دروست کردبوو هەروەکوتم اسماعیل خانی شوکاک ئەو ناوچانەی هەموو کەوتوبووە بەردەستەوە ئینگلیزەکانیش هەروە تەعنیان لە اسماعیل خانەدا چونکە ئەشترسان لەوەی کە نفوزی هەیە و هات بۆ سلێمانی وەکو قیادەیەکی زۆر گەورە لەلایەن حکوومەتی شێخ مەحموود و استقبال کرا ئەوانش لە نفوزی ئەوە ترسان هەر پیانەوە دەیان و بەلشەفیە بەڵام بە پۆشاکی ئیسلامی چکان و ئەوانی نفوزی ڕووسی لەسرە ئەو کاتە ئینگلیزیش لە تەرەفی خۆی ئەم جارە چی دەربڕیوتی کوردەکان پێویستە دەوڵەتێ دروستکەن ئەمیش دیسان بۆی کوردەکان استقطاب کاتەوە مێجەڕنەوەیلی سەر لە نوێ هێنایەوە هەروەکوتم ئەو جەولەی پێکرد هەروەکو کە لە ئەو وەسیقانەدا هەیە کە ئێستا کەشف بوون کە ئێستا زیاتر کەوتونەتە بەردەست وەکو وەسیقەی وەزارەتی خارجی بەریتانی کە ژمارە وەزارەتی خارجی بەریتانی FO ژمارە 371 خەتێکی مائل 506 تەلگرافێکە کە نووسراوە لە های کۆمیشنەریەوە لێەوە نووسراوە مفۆزی سامی لە بەغدا نووسراوە لە 12/11/1920 کە ئێستا لەو وەسیقەیە هەیە هەروەها لە کتێبەکەی مێجەرسۆنیشە لەبەرەوە تەماشاکەین لەو کاتەیە فکری جامعە ئیسلامەکە کارتێکردنێکی گەورەی هەبوو هەروەها نفوزی بەلشەفیەکان کاریگەری گەورەی هەبوو و ئەمانە هەمووی تەسیریان هەبوو لە دروستبوونی جیهادێک کە بەرامبەر بە ئینگلیز کرا بەڵام کوردەکان بەداخەوە هەلێکی زۆر گەورەی ئەو کاتەشیان کە هەبوو نەیانتوانی هیچ شتە بکەن چونکە زۆر ئومێدێکیان هاتبووە سەرەوەی کە خەڵکانێکی تری غەیری خۆیان یارمەتی دەریانە بێ هەروەکو ئەو هەلەی کە ئێستا ڕەخسا بۆ کورد هی ئەو کاتە 1 ساڵ بوو زۆر بە پەلە ئەهات و ئەچوو هەروەکو بینیمان لە 1990 بۆ 1920 هەوڵەکانی شێخ مەحموودە و هی نوری باوێڵاغایە لە هەولێر و هەروەها ئەوانەی بادینان و ئەوانەی بۆتان و ئەو اسماعیل خانی سمکۆ و هەروەها ئەو نفوزە ئەو شتەوانی تر کە ڕوویدا بەڵام هیچیان وەکو ئەم دەرفەتەی ئێستانیە کە 4 دانە ساڵی ڕەبەقیشە ڕژێمی سەدام ڕووخاوە و کورد حکوومەتێکی گەورەی هەیە ئیدارەیەکی بەقووەتە دەوڵەتێکی زۆرە مسەقفینێکی زۆری هەیە هەروەها ناوچەیەکی لە بەردەست خۆیەتی ئیدارەی خۆی 15 ساڵە بردووە بەڕێوە پارەیەکی باشی لە بەردەستایە پێشمەرگەیەکی زۆری هەیە چەکدارە ئەتوانێت موالید بگرێ تەنها کووردە نفوزی کووردە خەتی کەسی بەسەرەوە نەماوە بەڵام زۆر بەداخەوە سەرانی پارتی وێچێتی زۆر بە سادەیی تەسلیم بە 7 ئەمریکیان کردووە کە بە کەیفی خۆیان جەولاتەکەن لەم سەری زاخۆ بۆ ئەو سەری خانەقین و شارەبان کە بتوانن بە کەیفی خۆیان ئەوە لێ ڕازی نەبن بۆ تەعینکردن نەهێڵن تەعین ببێ و هەروەها ئەوەی کە بیانێ بیگۆڕن کە ئەوەش بەداخەوە هەلێکی زۆر گەورەی ئەگەر بێت و ئەم جارش لە دەست بچێ ئەبێ دیسان دوای 90 ساڵی تر جیلی تری کوردیش بیخوێنێتەوە ئاخی بۆ هەڵکێشێتەوە ئەفسوسی بۆ بکە کە هەلێکی وا گەورەش لە دەست دەرچوو ومێدەوارم ئەم هەلش لە دەست دەرنەچێ سەرانی کورد جورئەتێکی باشتریانەوێ ئەگەر سربەخۆن ئەگەر ئازادن ئەگەر جورئەتیان وەکو شێخ مەحموودە ئەگەر پەی پێبردنیان وەک بەدرخانە شخصیەتیان وەکو بەدرخانە بەڵام ئەرز و ئاسمانیشیان بینە بەڕاستی ئەوانە پەروەردەی عەقیدەیەکی ئیسلامی بوون سربەخۆیەکی ئیسلامیان لە بەردەستا بوو خۆشیان تەسلیم بە کافرێکی ئینگلیز نەکردووە هەروەکو ئەمان خۆیان تەسلیم بە کافرێکی ئەمریکی کردووە هەتا سەر ئەسقان پێی تەسلیم بوون خی گەورە ئێمەش وێ وەرسەرکەوتوکە بۆ ڕۆشن فکرکردنەوەی میلەتی خۆمان بە شێوەیەکی باشتر پەروەردەکردنی و داڕشتنی شخصیەتی کوردی لەسەر عەقیدەیەکی ئیسلامی لەسەر سیاسەتێکی ئیسلامی لەسەر بەها و نەریتێکی ئیسلامی کە تەحەکم لە ڕەفتار و ڕەوشی ڕۆژانەی گەنجی کوردیمانە بکە بۆ ئەوی زیاتر بتوانین مافی خۆمان بپارێزین خی پەروەردگار ئێمەش وێ وەرسەرکەوتوو بکە ماوە کە تەکمیلەی ئەم دەرسە بکەم چونکە باسی مؤتەمەری پاریسیش و هەروەها کارتێکردنی سەید تەها و ئەو جەولێش کە مێجەر نۆئیل کردی چۆن
ویسترا کە لە 6 ویلایەتی عوسمانی ئەو سەردەمەیە لە باکوورش بە کوردستانی باکوور حکوومەتی کوردی دروست بکرێ. تەنانەت ئینگلیزەکان لە فترەیەکە داوایەوان کرد کە 2 دەوڵەتی کوردی یان زیاتر لە دەوڵەتی کوردیش دروست بکرێ، بەڵام هەمووی هەر بۆ ئەوە بوو کە زیاتر کوردەکان ڕاکێشن بۆ لای خۆیان نەکەونە ژێر دەستی تورکەکان و سەر لە نوێ ئەو ویلایەتی مووسڵ و ئەو ناوچە کوردستانە بە قووەتە بچێتەوە سەر تورکیا بۆی نەبێ بەمای هەستانەوەی جارێکی تری دەوڵەتی عوسمانی یان فکرێکی تری بەو شێوەکە جامعی ئیسلامی بڵاویە کردو. خی گەورە ئێمەش وێوە سەرکەوتو بکە و أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.